بەڵێ خۆشەویستان هەر لەسەر یادی ڕاپەڕین ئێمە کۆمەڵێک گفتوگۆکەین لەسەر کۆمەڵی لایەنی جیاواز لەسەر و دەستپێکی ڕاپەڕین لەسەر دەستکەوتەکان لەسەر ئەوەی کە چۆن هێزی پێشمەرگە و وەیەکێتی نیشتمانی کوردستان کە ئەندازیاری ڕاپەڕین بوو چۆن توانیان پەیوەندیەکان لەگەڵ شانەکانی ناوشار وە پەیوەندیەکانیان لەگەڵ شار و شارچکەکانی هەرێمی کوردستانە پتە بکەن بۆی کە بتوان هەمویان بە یەک دەنگ و بەبێ جیاوازی و ڕۆژەکان چۆن دیاری بکرێ هەتاوەکو دوا ڕۆژ کە 21 مانگە کە شاری کەرکووکی خۆشەویستەکە ئازاد کراوە ئەمەش بێگومان هەمووی پلانی بۆ دانراوە ئەم پلانانەش بێگومان لە نێوان پێشمەرگە و ڕێخستنەکانی ناوشار و شانە خەوتۆکانە بووە ئەمانەش بە شێوازێکی باش برێخراوە بۆی کە لە ڕانی خۆشەویستەوە کە ئەمڕۆ پێنجی سێ دەواازی ڕاپەڕینە دەستی پێکرد و هەڵپەی کرد و هەتاوەکو شاری کەرکۆکنەوەسا بووی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆکەین میوانداری زۆر بەڕێز لیوا عوسمان پچکۆلمان کردووەکو بەشداربووی ڕاپەڕین بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایەمە میوانە کالیوا عوسمان بەخێر بێ زۆر زۆر بەخێر بێ زۆر زۆر بەخێر بێ لەم ڕۆژەیە تۆ چیاڵی کە یەکێ بووی لە بەشداربووەکان و یەکێکیش بووی کە دەستێکی باشتە بووە لە هێنانی هێز بۆ تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان من لەو ڕۆژەیە سەرەتایە سەڵاوڕیزی خۆم دەنێرم بۆ کەس و کاری شەهیدان ئەو شەهیدانەی بە تایبەتی کە لەو ڕۆژەیە شەهید بوون و بۆ ئەو کەسانەی کە هاوکاریان کردین لە ڕاپەڕین و بۆ ئەوانەی کە کەم ئەندام بوون لەو ڕۆژەیە و بە تایبەتیش و بۆ ئەو داک و خوشکانەی کە بەڕاستی ئێمەیان داڵدەدا لە ماوەی مانگێک زیاتر ئێمە کە لە منتیقەماینەوە ئەوانە سەڵاو ڕیزەنێرم بۆ مامۆستایان بۆ دایکان بۆ خوشکانمان بۆ برایانمان بۆ هەموو ئەوانەی کە لە ڕۆژی ڕاپەڕین بەشداریان کرد سوپاسیان دەکەم قەت ئەوەمان لە یاد ناچێ بەڵێ زۆر باشە کاگلی عوسمان باسێکی و سەردەمانەمان بۆ بکە بەڕێستان کە بەشداربووی ڕاپەڕین بوون چۆن ئاگادار کرانەوە کە 5 ئازار لە ڕانی ئازیزەوە خەڵکی ڕانیە و جەماوەری کوردستان دەست بە ڕاپەڕین بکەن دژی حکومەتی بەعز بەڵێ دیارە ئێمە هەر لە سەرەتای کە ژێیشی عێراقی چۆناوکوێت و جەنابی مام جەلال بەڕاستی هەردەم نییە یعنی قەت بێ ئومێد نەدەبوو ئەو ڕۆژە گوتی ئێمە ڕۆژێک دێت نییە دەبێ بە دووربین سەیرکەین ژێیشی عێراقی چۆن لە بەردەمی خەڵک ڕادەکات نییە ئێمە باوەڕمان نەدەکرد نیە دەمان گوت نازانم ئەوە چۆن شتی وا دەبێت نییە ئەوە بوو جەنابی مام جەلال و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی ئەندازیاری دروستکردنی بەرەی کوردستانی بوون نییە هەوڵێکی زۆریان بۆدا کە بەرەی کوردستانی دا بمەزرێت نییە بۆ ئەو ڕۆژەکە ڕاپەڕین دروست دەبێت بگرە هەندێک لە حیزبەکان باوەڕیان نەبوونیە کە ڕاپەڕینێکی ئاوا سەردەگرێت و ئەوانە پێیان وا بوو هەر وەکو ڕاپەڕینەکەی قەڵاتزە و چەند شوێنێکی دیکە لە چەند شارێک نییە ڕاپەڕین دەبێت و بە وەختێکی کەم نیە سەرکوت دەکرێت و کف دەکرێتەوە بەڵام سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان باوەڕێکی پتەوی هەبوو کە ئێمە دەتوانین هەتا کەرکووکی قوتسی کوردستان بڕۆین لە 5 منیان ئاگادار کردەوە کە پێشتر من مەفرەزەی پارتیزان بووم لە منتیقەکان و شارەزایی تەواوم هەبوو هەم لەسەر ڕەبیەی دوشمن و هەم لەسەر ڕێو شوێن و هەم لەسەر ئەو شوێنانەی کە تێلبەند کراوە و بە تایبەتی لە شەڕی عێراق ئێران تێلبەندێکی زۆر سەخت کرابوو لە منتیقەی ڕزگە و مارەدوان بە پانایی دەمەتر تەلەکی سەیر کرابوو کە ئینسانی لێ دەرنەرچوو زۆر زەحمەت بوو لە 5 من ئاگادار کرام لەلایەن سەرکردایەتیەوە کە بەپە لە بچمە سەرکردایەتی کە چووم کاگنەوە شێدوان و کاک شێخ جەعفەر جیازێکی دامێ ئەو ڕۆژە جیازی تایبەتی خۆی بوو وتیان هەر ئەو شەو دەچینیە دەست دەکەی بە هەڵگرتنەوەی ئەلغام لەسەر ڕێی ڕزگە و مارەدووە ڕێڕەوێک بکەیەوە بۆ ڕەوانەکردنی هێزی پێشمەرگە من خۆم و شەهید سولەیمان یادی بەخێر و شەهید خدر ئەستێرۆکەی بەداخەوە کە ستارەژیان نەماون ئێمەیان ناردنیە لە ماوەی 3 شەودا ئێمە توانیمان ڕێڕەوێکی زۆر گەورە بکەینەوە هەم ئەو تێلەی کە بە سەختی کرابوونیە ڕێڕەوێک بکەینەوە ئەو تێلە ببڕین و هەم ئەلغامەکانی ئەو منتیقەش هەڵبگرینەوە هەتا گردی ڕەمکان بە پانایی ئەو منتیقەیە ئەلغام ڕێژ کرابوونیە و هەم ڕێڕەوێکی تەواومان کردەوە هەمووی ئیشارەتمان لێدانا کە چۆن بڕۆین و ئەوانە هێزی پێشمەرگە بگەیەنین لە 12 منیان ئاگادار کردەوە کە دەبێ هێز بگەیەنمە هەموو شارەکە باش من بەڕێکەوتم من و
کاک بورهانی سعید سۆفی کە خۆشبەختانە الحەمدولیلا لە ژیان ماوە چۆن ئاگادارەکرانەوە کاک لیوا عوسمان خۆ کاتە تەلەفۆن ئەو بابەتانە نەبوو لە چ ڕێگەیەک نەبوونیە هەر لە ڕێی هینەکان لە هەموو تیپەکان جیهاز هەبوو جیهازی ڕاکەڵ بە جیهاز ئاگادار دەکراینەوە کە بچین بۆ سەرکردایەتی من لە پیرانشار بوومنیە کە ئاگاداریان کردم گوتیان بەپەلە بێ بۆ سەرکردایەتی کە چوم کاکنەوە شێروان وتی کاک عوسمانە دەبێ دەستکەی بە ئەو عملیەیە کە پێیان سپاردبوو بوومنیە ئەو عملیەش تۆزێ زەخت بوو ینی بەڕاستی زۆر سەخت بوو دەبوا بە شەو ئیش بکەین عسکەریەی لێبوو جێیشی عێراقی لە هەموو ڕەبیەی لێبوو دەبوا بە شەو ئیشکەین و ڕۆژێ بچین خۆمان عەشاردەینە شوێنێک یعنی عملیەکی زۆر زەحمەت بوو لە ترس و دڵەڕاوکیەکی زۆر یعنی وەختێکی ناخۆش بوو لە 12 ئاگادار کرامەوە کە دەبێ بڕۆین هێز بگەیەنین نییە ئەو هێز زەمان کە هینا مەجموعەیەک پێشمەرگە بوو کە بە دوو ڕەتەڵ ڕۆیشتی نییە کاک بورهانی سعید سۆفی کە سەرپەرشتی هەموو هێزەکانی هەولێری دەکرد کاک تەحسین کاوانی و کاک شەهید جەلال حاجی شەهید سولەیمان ئەوانێک کە ئەوەنە کاگمی ئاشتی میرە کە خۆشبەختانە لە ژیان ماوە لە کۆیە و مامۆستا باپیر کاک شێخەی شێخ سەعید ئەوانە هەموو بە دوو ڕەسەڵ بەڕێکەوتین و ڕەسڵی ئێمە لە پێشەوە بوو ئەوانی تر بە دوامانەوە بوون بە شەوێکی سەخت و باراناوی و سەرما ئێمە هاتین یعنی هەر بەدەم دەگوتەرێکە چ شەوێک بووە ئەو برادرانەی کە ماون خۆیان ڕەنگە بزانن یعنی بە چ ناخۆشیێک ئێمە بەڕێکەوتین و هاتووینە بەنێ ئەو هەموو ڕەبیە عەسکەریدا بەنێ ئەو هەموو ئەڵغام و ترس و لەرزەدا بەبێ ئەوەی کە یەک تاکە کەس لەو منتیقە بێنیە ڕێنماییمان بکانیە نانمان بۆ بێنی شامان بۆ بێنی شتێکمان بۆ بکە دەبووە لەو هەموو ڕێ دوور درێژەی لە هیچ شوێنێکی ئاگریش مەجای ئاگریش نەبوو ئاگریش هەڵکەی باشە کاک لیوا عوسمان لەگەڵەوەی کە ئێوە لە شاخەوە ئەم هەموو پەیوەندیاتەنتان هەبوو لەوەی کە چۆن خۆتان ئامادەکەن و ڕێڕێ بکەنەوە چۆن پەیوەندیتان هەبوو لەگەڵ شانەکانی ناوشار کە ئایا جموجۆڵی خەڵک تا چەند ئامادەکاریە بۆی کە پێشوازی لە ئێوە بکە ئێوە و خەڵکی بەیەکەوە ئەم ڕاپەڕینە بکەن دیارە بەردەوام وەکو گوتم من لە یەک شوێنە مەفرەزە پارتیزانەکانی منتیقە بووم نییە و هەموو تەنزیماتەکانی منتیقەشم دەناسی و پەیوەندی تایبەتیشمان هەبوو لەگەڵ کۆمەڵێ مستەشار و کۆمەڵێ ئەو برادەرانەی کە پێشتر پێشمەرگەی خۆمان بوون تەسلیم بووبوونەوە پەیوەندێکی تایبەتیمان هەبوو مەسەڵەن شەهید عەلی نەبی شەهید ئەرسەلان حەمەی کاک هەمزا کاک ئاجی هەمزاغا کاک سواراغا کاک ئاکۆ ئیتر هەموو ئەو کاکانەی کە لەوێن دەرێ بوون و نامەی سەرکردایەتیشمان پێبوو بۆ هەموو ئەوانە کە هاتینە خوارێ پێشتر بۆتان نردبوون یان دوای بۆتان پێشتریش بۆمان دەناردن و ئەو ڕۆژەش کە هاتین دیسان نامەی تایبەتیمان پێبوو بۆ هەموو ئەوانەکە چۆنمان بعاوێنەوە وا زائیدەن بۆ هەموو تەنزیماتەکانی شار زۆر باشە کاک لیوا عوسمان بۆمان باس کە با بزانین ئێزگەی دەنگی گەلی کوردستان بڵندگۆی مزگەوتەکان ئەمانە تا چەند هاوکار بوون بوو ئەوەی کە ڕاپەڕینی سەرتاسەری بکرێت لە هەرێمی کوردستان دایی دەنگی گەلی کوردستان دەورێکی زۆر باڵای هەبوونیە لەو سەردەم سەعات بە سەعات ئاگادار دەکرانەوە طبعاً بە بروسکە بوو ئەو دەمای بە بروسکە ئاگادار دەکراینەوە چی بکەین شوێنەکەین هەست و کۆتمان شۆن دەوێت شۆن نابێت لەگەڵ خەڵک و بڵینگۆی مزگەوتەکانی شەر پێشتریش مزگەوتەکان شوێنی ئەوانەوەی تایبەتی پێشمەرگە بوون لە هەموو دێهاتەکاندا بەڕاستی بڵینگۆی مزگەوتەکانیش ئێمە دەبێ ئەو حقیقەتەمان لەبیر نەچی بەڕاستی دەورێکی باڵیان هەبوو بە تایبەتی مزگەوتی گەورەی ڕانیەکە لەو ڕۆژەدا دەنگی زەنگی ڕاپەڕین لە بڵنگۆی مزگەوتی ڕانیەوە لێدرا ینی هانی خەڵکیە بۆی کە بێنە دەرەوە باشە هەموو چین و توێژەکان لیوا عوسمان بەبێ جیاوازی لە ڕانیە بەشداری ڕاپەڕینیانە کرد چۆن بوو ژنانە هاتنە سەر شەقامەکان تۆزێک باسی ئەو سەردەمانەمان بۆ بکە بەڵێ دیارە هەر وەکو پێشتر بەعسمان کردنیە دانرا بوو دەبووە حەوتی مانگ لە ئەتا لە سلێمانیش ڕاپەڕین حەوتی مانگ بوو بەڵام پێشتر ئیشی بۆ کرابوو کە لە حەوتی مانگ ئەو ڕاپەڕینە ببێنیە خەڵک هەمووی ئامادە بوو ئامادەکاری بۆ کرابوو دوژمنیش ئەوەی دەزانی یعنی کە جەم و جۆڵێکەیە ئەوانە لە ڕێی پیاوانی خۆیەوە حقیقەتەی پێگەیشت بوو کە جەم و جۆڵێکەیە بەڵام نەیدەزانی جەم و جۆڵەکە بەو شێوەیە دەبێت و ئەوانە ئێمە هەم
پەیوەندی تایبەتیمان لەگەڵ هەموو ئەو خەڵکانەی دەور و بەری ڕانیە و مقدم ئەسعەد شێخ بزێنی یادی بەخێر کە لە ئاخیرا لە کەرکووک لە سێدارە دەرا یەکێک بوو لەو کەسانەی کە پەیوەندی تایبەتی هەبوو پێمانەوە ئەمیریەی سەرکەبکان لە ڕێگای ئەوەوە تەسلیم بوونیە چونکە ئەوێ کلیلی منتیقە بوو ئەگەر ئەو ئەمیریە تەسلیم نەبوو بایە و عسکەریەکە شەڕی کردبایە ڕەنگە خەڵکێکی زۆرمان لێ شەهید بوو باە دەمانتوانی بچین بەڵام خەڵکێکی زیاترمان لێ شەهید دەبوو ئەوانە بەڵام ئەو دیارە هاوکار بوو قەرار بوو بیگەێنینە لای کاگنەوە شێروان بەرنامەی زیاتر دابنەرێ ئەوانە وەخت درەنگ بوو فریانەکەوتین نەڕێی کاخالیس ئیسماعیل ئاغاوە شەوێ هاتنێ ئێمە دیتمان و قسەمان لەگەڵ کرد کە چۆن ئەمیریەکەمان تەسلیم دەکات و ئەوانە و بەو شێوە بوو مەسئلەی خەڵک کە بەعسی خەڵک دەکەی بەڕاستی من لێرەوە چاوی یەکەیەکیان ماز دەکەم نیە دایکانمان خوشکانمان لە پێشی پێشەوەی پیاوەکان بوون یعنی ئەوە نەبوو کە هیچ کەسێک خۆی بپارێزێ ئەوە باڵگە بوو کە کۆمەڵێک لە ژنانمان شەهید بوو لە ڕۆژە کۆمەڵێک ژن بریندار خەڵک ئەوەنە داغ لە دڵ بوو ئەو سەردەمانە لە خوای ڕۆژێکی لە داغ لە دڵ بوو ئەوەندە داغ لە دڵ بوو هیچ کەسێک ئەو ڕۆژە پێم وابی دەتوانم بڵێم کەس لە ژوورەکان نەمابوونیە تۆ کە دەڵێ مناڵ کە دەڵێ پیا و کە دەڵێ ژن مامۆستا نازانم مامۆستای ئاینی پیا و ماقوڵ و هەموو ئەوانەی کە پێشتریش چەکداری خۆمان بوون و پێشمەرگە بوون لەگەڵ خۆمان لە شاخ و لە ڕۆژانی سەخت لەگەڵ ئێمە بوون بەڵام بە هەر هۆیەکەوە بوو کە تەسلیم ببوونەوە بەڵام دەورێکی زۆر باڵایان هەبوونیە شانە چەکدارەکانی ناو شار و شانەکانی سرک و زۆر باشە کاگی و عوسمان لەگەڵ ئەوەی کە ئێوە هاتنە ناو ڕانیە کە دەواازەی ڕاپەڕین بوو لە چواردەوری ڕانیە کۆمەڵە گوندنشینەکان هەبوون ئەمانە چۆن پەیوەندیان هەبوو لەگەڵ ئێوە کە ئەوانیش بەشدار بن لەو ڕاپەڕینەیە و بتوان ئەوانش بەشانی ئەو خەڵکە بێنە پێشەوە من هەردەمنیە دەیڵێمەوە جارێکی دیش ئێمە قەرزداری ئەو گوندانەینە کە لە دەوروبەری منتیقەی دۆڵی ئاکۆیەتی بە تایبەتی دۆڵی سەرکەبکان و دەڵاڵان و حتا دەگاتە دۆڵی شاوری ئەوانە ئێمە قەرزداریانین چونکە هەم لە ڕۆژە سەختەکان ئێمەیان ئەوەندەوە هەم لەو ڕۆژانێک کە ئێمە ئەو هێزەمان هینا بۆ ئەوێ هاوکاریان کردین ئەو هێزە تەبعاً تەوزیع کرابوونیە کاک بڕهانی سەعید سۆفی بۆ ڕۆژ ئاوای هەولێر و دەوروبەری قوشتەپە بوونیە کاک مەلا سولێمان بۆ ڕۆژ هەڵات بوونیە کاک جەلال ئێرنجاغینیە بۆ لای بەڕانەتی ئەو مەنتیقانە بوو کاک تەحسین کاوانی هەمومان بەرنامە ڕێژیمان کرد بوو بۆ شەقڵاوە بوو کاک شێخەی شێخ سەعید بۆ بەستۆڕە و دەوروبەری بوو شەهید جەلال حاجی بۆ سۆران و ڕواندز و دەوریوبەری بوو ئێمە من و مام عەزیز بەجی ڕەحمەتی کە پیاوێکی ئەختیار بوو هەرگیز نییە یعنی ئەوەی وم لەبیر ناچێت کە ئەو پیاوەی ئەختیارە توانی خۆی و کوردەی کوڕی نییە و بە جیهازێکەوە بێتە خوار لەو ڕۆژە سەختانەدا بەڕاستی یعنی زۆر سەخت و ئەستەم بوو ئەرکی جیهازی پێسپێنرا بوو و منیش ئەرکێوەم پێسپێنرا بوو دەبوایە هەموو هێزەکان بجێنمە شوێنی خۆی یعنی کاک جەلال ئێرنجاغی لە کتێبەکەی خۆی زۆر بە جوانی باسی کردووە کە من چه ئەرکێکم لەسترشان بووە کە چۆن هەم هێزەکەم هیناوەوە هەم توانیمە ئەو هەموو ئەلغام و تەرتەر و هینە بەبڕم نییە یعنی سوپاسی دەکەم بەڕاستی زۆر بە وژدانەوە شتەکانی نووسیوە خۆش بێماندوو نەبن لیوا عوسمان باسێکی ئەومان بۆ بکە هەرچەنە بە کورتیت باست کرد پێمان بڵێ خۆی وا نیاز بوو کە حوتی مانگ ڕاپەڕین بەرپا بکرێت بەڵام زۆر کات باز لەواکرێ لێرە و لەوێ ئەڵێن خەڵک ئەوەنە مەینەتی بینی خەڵک ئەوەنە بوون بە قوربانی ئەوەنە بارودۆخ و زڕۆفێکی ناخۆش بوو خەڵک نەی ئەتوانی چیتر چاوەڕێ بکات بەبێ پلان ڕاستە خۆ 5 مانگ لە ڕانیەوە دەست پێکرایانی خەڵک ئیتر تەحەمولی نەما تۆزێک باسی ئەو بابەتەمان بۆ بکە بەڵێ هەروەکو گوتم دوژمن هەستی کرد بوو بە جەب و جۆڵێک یارە بە دوای کۆمەڵێک خەڵکیاندا نردبوو یەک لەوان شەهیدی نەمر کاک حەلی نەبی بوو باش بەو نیازە کە هەندێک خەڵک بگرن بیکەن بە بارمتە لە ناوڕانیە وەکو ئەوانەی کە سەری منتیقەکەنە مەسەلەن دەستان بە ڕاپەڕین کرد لە ڕانیە بەڵێ دیارە سەر لە بەیانیەکەی نییە دەست بە ڕاپەڕین کرا کە بە دوای عەلی نەبییاندا نردبوو عەلی نەبی بچی بۆ ئەوێ بە نیازی ئەوان لە دوو نردبوو کە بیگرن بەکە بیگرن نیە بەڵام عەلی نەبی ئەوەی زانی بوو هەستی کردبوو نیە کۆمەڵێک شەکداری لەگەڵ خۆی بەدبوو من دوایە گلەیم لێ کرد گوتم کاکە تو بۆ ئەوەتکردنیە چونکە ئەو ڕۆژە من گەڕامەوە من حینی ڕۆژ لە ناوڕانیە نەبووم دروستکەیەکی سەرکردایەتیم بۆ هات بە یەک شەو
من لەسەر کە بکانەوە چوومەتەوە شوێنێ کە ئەو هێزەی کا کۆسرەت و کاک حەسەن کوێستانی ڕەحمەتی هی نابوویان گیریان خواردبوو لە ناو ئەڵغام و ئەوانە دەرنەچوون. دیسان من دەوێەوە بەو بارانێکی سەخت سەرما تەرزا ئیتر بەو شەوە من و شەهید سولێمان و شەهید خدر شوونیە فریای ئەو هێزە کەوتی نییە چکە قەرار ئەوتی مانگ بوو من ئەو ڕۆژە بەڵت نەمتوانی بەشداری لە ڕاپەڕین ناو شار بکەم. عەلی نەبی دیارە دەست پێشخەری کرد و ئەو زەبرەی لێدان و ئەمنەکانی کوشتن و ئەوانە ئیتر بوو بە هەڵاو ئیتر خەڵک ڕانەوەستا هەتا مەقەڕی فیرقە لە سوا قوڕنەی بوو مەقەڕی فیرقە گیرا مەسەلەن هیچ مقاومەیەکیان نەکردنیە بەڵام هەروەکو گوتم بە تایبەتی ئاجی هەمزاغا دەورێکی باشی هەبوو لە ئەو قاید فیرقەیە زۆر دۆستی ئەو بوونیە هەر سەرەتا بردبوویە ماڵی خۆی نە پێی وتبوو تۆ ناتوانانی بەرگەی ئەو هەموو شەڕی ئەو هەموو خەڵکە بگرینیە خەڵکێکی زۆر بکوژی دوایە لەسەرت حیساب دەبێ ئەوە تازە وەزعەکە قەوماوە یعنی قەناعەتی پێکرد بوو بردبوویە ماڵی خۆی داینابوو شەڕ نەکەن و ئەوانە یعنی ئەوە دەورێکی باش بوو. باشە لیوا عوسمان وەکو کۆتا پرسیاری من باسێکیەوەم بۆ بکە ئەو دەستکەوتنە مەزنانەی کە لە ڕێگای ئەو ڕاپەڕینە مەزنەی گەلی کوردەوە بەدەست هاتووە چەندە گرنگە ئێمە پارێزەری ئەو دەستکەوتانە بین تا چەندی توانومانێن بیپارێزین دەستکەوتەکانی ڕاپەڕین. بەڵێ من لێرەوە ئێستا داوا لە گەنجان و لەو خەڵکانە دەکەم کە تازە پێگەیشتوونە کە تازە پێگەیشتوونە ئەو دەستکەوتە هەروە بە ئاسان نەهاتووە خوێنی هەزاران شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە و دەتوانم زۆر بە شانازیشەوە بڵێم نییە ڕاپەڕینیش دەستکەوتێکی گەورەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە تەماشا دەکەین لە هەر شار و شارۆچکەیە کە تۆ سەیری کەینیا یەکێ لە فەرماندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرپەرشتی ڕاپەڕینی کردووە لە هەموو شارەکان تعدا دەکەینیا کە لە هەموو شارەکان ئەو دەستکەوتە مەزنە کە ئێستا هەیە طبعاً لێکەوتەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و بەرهەمی خوێنی ئەو شەهیدانەیە بۆیە من داوایان لێ دەکەم ئێمە کردومانە تەسلیم بە ئەوانی دەکەین ئەوان بە ئامانەتەوە بیپارێزن و داوایان لێ دەکەم بە ناوی خراپ ناومانێنە نەمە زۆر جار نییە بەڕاستی یعنی خەریکە یعنی گریانمان دێ بۆ خۆمان کە بەو ڕۆژە سەختە ئێمە هی ناومانە گەیاندوانە ئەو قۆناغەی بەڵا هەندێک لەولا تەوهینی خراپیشمان لێ دەدەنیە نە هەر بەعسی چاکەمان دەکەن کە پێشمەرگە بووین و کە چیمان کردووە چۆن بە ماڵوێرانی و قوربەسەری ژیاوین و کەس و کارمان هەموو لە چ ناڕزاوەتەوە بگرە بە ناو ناتۆڕی خراپیشمان لێ دەنێن نیە هەندێک جار نییە بەداخەوە ئێوە جێگەی ڕێزلێنانن ئێوە جێگەی شانازین مەدالیەکانی هێخت ئەوە سەلمێنێک کە ئێوە چ خەباتێکتان کردووە چ شۆڕشێکتان کردو بۆ میلەتە ئێمە شوونەوەی دوای ئێمەشە بێ شانازی بە کەسانی وەکو ئێوە بکەین کە ئەو هەوڵەتانە ناوە بۆ ئێمە سوپاس دەکەین کامڕۆ لێرە ئامادە بووی زۆرجارێکی تر سەڵاو دەنێرم بۆ کەس و کاری شەهیدان بۆ ئەوانەی کە لە ڕاپەڕین بەشداریان کردووە و بۆ هەموو ئەوانەی کە ئێستا لەسەر حکمن داوایان لێ دەکەین زیاتر و زیاتر و زیاتر بۆ دەڤەری ڕاپەڕین و منتیقەی ئاکۆیەتی و پشدەر و بیتوێن کەن چونکە بەڕاستی ئەوان بوونە سەبەبی ئەوە کە ئەو ڕاپەڕینە گەورەیە سەری گرت و جارێکی کە سەڵاو بۆ ژیانی شەهیدان دەستە خۆش بە کاک لیوا عوسمان وەکو ئەوکارم سەرکۆ باسی لێوە کرد بەڕێستان جێگەی شانازین بۆ ئێمە نمونەتان زۆر بێ ماندوو نەبی زۆر سوپاس دەست خۆش.